وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن پرۆسەیەکی بەرفراوان و هەمەلایانەی بۆ پێداچوونەوە هەڵسەنگاندنەوە و دووبارە ڕێکخستنەوەی تەواوی ئامادەیی و جێگیربوونی هێزە سەربازیەکانی لە ناوچەی استراتیژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەست پێکردووە بە مەبەستی داڕشتنەوەی هەنگاوە ئەمنیەکانی و خۆگونجاندن لەگەڵ ئاڵانگری و گۆڕانکاریە جیۆپۆلیتیکیە نوێیەکاندا. بەپێی راپۆرتێکی شیکاری و بەرفراوانی ڕۆژنامەی واشنتن پۆست کە پشتی بە زانیاری و لێدوانی هەشت بەرپرس و سەرچاوەی باڵای سەربازی و بڕیار بەدەستی واشنتن بەستووە، ئەم ڕێو شوێنە نەخشە بۆ کێشراوانەی پنتاگۆن نیشانەی دەستپێکی وەرچەرخانێکی بنەڕەتی و زۆر قوڵن لە لێککەوتەکانی ڕوبەڕووبوونەوە و ئالۆزیە سەربازیە ڕاستەوخۆکان لەگەڵ ئێراندا. وەرچەرخانێک کە چاودێران دەڵێن توانای هەیە نەخشە و هاوکێشە سیاسی و ئەمنی و سەربازیەکانی ناوچەی کەندا و بە تەواوەتی بگۆڕێت. لە نێو بەشی داڕشتنی سیاست و استراتیژ لە وەزارەتی بەرگری گفتوگۆیەکی گەرم و جدی لەسەر ئەگەری پاشەکشە پێکردن یان گواستنەوەی بەشێک لە هێزەکان لە بنکە هەمیشەیەکانی ناوچەی کەندا و بەڕێوە دەچێت. ئەم هەنگاوە بەتایبەت دوایەوە دێت کە بنکە سەرەکی و استراتیژیەکانی ئەمریکا لەو ناوچەیە لە ئەنجامی شەپۆلێک لە هێرشەکە لە مانگەکانی ڕابردوودا تووشی زیانی مادی بەرچاو بوونەتەوە. بەرپرسانی ئەمریکا جەخت دەکەنەوە زیانگەیشتن بەو دامەزراوانە دەرفەتێکی دەگمەن و زێڕینی بۆ پێنتاگۆن ڕەخساندووە تاوەکو لەبری دووبارە نۆژەنکردنەوەیان بە هەمان شێواز و داڕشتەی پێشوو پێداچوونەوەیەکی بنەڕەتی بە بنەماکانی جێگیرکردنی سەربازیدا بکات و میکانیزمەکانی بەرگری لە خۆکردنیان بگۆڕێت. سەرەڕای ئەوەی پیت هێکست وەزیری جەنگی ئەمریکا تا ئێستا فەرمانی فەرمی و کۆتایی بۆ جێبەجێکردنی ئەم پلانە سەربازیە دەرنەکردووە، بەڵام سەرچاوە ئاگادارەکانی پنتاگۆن ئەم هەنگاوانە وەک پلان ڕێژەیەکی زیرەکانە و ئامانجدار بۆ کەمکردنەوەی زیانەکان و پاراستنی گیانی سەربازان ناو دەبن. ئێستا فەرماندەیی ناوەندی ئەمریکا سینتکۆم نزیکەی 40,000 سەربازی لە 20 بنکەی جیاوازدا لە سنووری ئوردنەوە تا عومان جێگیر کردووە کە بەشێکی هەر زۆریان لە وڵاتانی ناوچەی کەندا و لەوانەش بەحرین کە بارەگای سەرەکی کەشتیگەلی پێنجەمی ئەمریکایە و لەگەڵیشیدا کوێیت دابەش بوون و ئەرکی پاراستنی بەرژەوەندیە باڵاکانی واشنتۆنیان پێس پێردراوە. ئەم دەست پێشخەری و پێداچوونەوەی وەزارەتی بەرگری مشتومڕێکی ناوخۆیی بە گوڕ و توندی لە ناو ناوەندەکانی بڕیاردان لە واشنتۆن دروست کردووە، لەلایەکەوە بەرەیەک جەخت لەسەر پاراستنی ئامادەیی و دەستوەردانی سەربازی بەردەوام دەکەنەوە، لەلایەکی دیکەوە لایەنێک داوا دەکەن پابەندبوونی سەربازی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کەم بکرێتەوە تاوەکو توانەکانی واشنتۆن بەرەو ئاڕاستەی بەرەنگاربوونەوەی هەڕەش استراتیژیە گەورەترەکان بڕوات، وەکو هەڕەشەکانی چین لە ناوچەی هیندۆ پاسیفیک. بەپێی سەرچاوە ئاگادارەکان بەشێک لە فەرماندە سەربازیە باڵاکانی سوپای ئەمریکا لەوانە ژەنەڕاڵ بۆرد کوپەر فەرماندەی سینتکۆم پێشوازی لەم گفتوگۆیانە کردووە کە سەبارەت بە کەمکردنەوەی سەرنج لەسەر کەندا و گواستنەوەی ئەگەری هێزەکان بەرەو ناوچەکانی دیکەی ئاسیا بەڕێوە دەچن.